21 سێی هەموو ساڵێک یەکەمین و دەستپێکی ڕۆژی سەری ساڵی کوردی کە لە ڕۆژی یەک لە سەردەمی ئەخسار پاشای مادەکان دانراوە و هەموو ساڵێک بە ڕۆژی نەتەوەی کورد و ڕۆژی نەورۆز دیاری کراوە و ساڵانە لەلایەن کەسایەتیە کوردەکانەوە بەرزڕاگیراوە بۆ بزواندنی هەستی نەتەوەی کورد و لە ساڵی 1948 شەوە حکوومەتی عێراق بە ڕەسمی دانی بەو بۆنە نەتەوەیە داناوە. پیرەمێردی شاعیر پێشەنگی ئەو کەسانە بووە کە ساڵانە لە گردی مامەیاری شاری سلێمانی ئاهەنگی جەماوەریان ساز کردووە و ئاگریان کردوتەوە وەک کۆتایی بەستەمی داگیرکەران و دەستپێکی وەرزێکی نوێ. هەروەها ئەم ڕۆژە کۆتایی هێنانە بە سەرماوسۆڵەی زستان و دەستپێکی وەرزی بوژانەوەی بەهار و جوانیەکانێتی. 21 سەی ساڵی 1970 سێەم کۆنگرەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە شاری نەغەدەی ڕۆژهەڵاتی کوردستان بە بەشداری 50 کەس لە ئەندامانی ئەو حیزبە بەڕێوەچوو. 21 سەی ساڵی 2013 شەیدکردنی زانای گەورە و مەزن و تێگەشتووی کورد جەنابی مامۆستا سەعید ڕەمەزان بۆتانی لەلایەن دەستێکی ڕەشەوە لە تەمەنی 84 ساڵیدا لە کاتی وتاردانی و خوێندنی قورئانی پیرۆز و خوێناویبوونی قورئانەکەی بەردەمی. زانای گەوری کورد مامۆستا سەعید ڕەمەزان بوتی بە یەکێک لە زانە کاریگەرەکانی جیهانی ئیسلامیدا دەنراو لە بوارە جیاوازەکانی ئاینی پیرۆزی ئیسلامدا قسە و تێگەیشتن و کتێبی تایبەتی خۆی هەبوون و هەروەها 6 کتێبی گەورەی نووسیون لە بوارەکانی ئادابی ئیسلامی و فەلسەفە و تەسەوف و ژیاننامەی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێت. لە سەرەتای شۆڕشی سووریاوە هەستی بە موامەرەیەکی نێودەوڵەتی و مەسەبیدا کرد بۆ هێشتنەوەی بنەماڵی ئەسەد و عەلەویەکان لە سووریادا. بۆیە بە جۆرێک لە جۆرەکان هەوڵی دەدا موسڵمانان و خەڵکی سڤیل نەبنە سووتوی جەنگێکی خوێناوی. بەڵام کاتێک ستەم و ئازاری بەشار ئەسەد و ڕژێمەکەی بەرامبەر بە موسڵمانان و هاوڵاتیانی وڵاتەکەی گەیشتە لووتکە بۆتانی فتوای دژی ئەو ڕژێمە دەرکرد و کارەکانی بە ناشەرعی و ستەم لە قەڵەمدان. بۆیە گومان دەکرا کوشتنەکەشی بەدەست دام و دەستگاکانی بەشار ئەسەد بوو بێت.